یارانە کوردەوار و وەختتان وە خەیر. ئەمشەو ئێمە قەرارە لە دوای بەڕەسیکردنە پەروەندەیە باندە هیواتاب پاشماوەکانە باندە هیواتاب لە ئوروپا و لە وڵاتانە تر بە گوێرەی ئستدلالاتێک کە کریا و مەدارک و شەواهدێک کە ئێرائە دریا و نیاتە ئەمانە و کارنامەیە عەمەلیە ئەمانە ئێمە ڕوو بە خەڵکە کوردەوار و یارانە کوردەوار حکمێک کە تەوەسوتە ئەفکارە عمومی و شۆڕشگێڕانە ئەم ئومەتە سادەربووگە بەحسەکەین. بەڵام پێشووتر مقدمەتەن لەبەرەوەی ئەم دیبەیتانە هەڵ ئەگیرێت و ئارشیڤە مبارزاتە ئومەتە کوردیە لەم زەمەنە تازە و لەم ئاخرن شۆڕشەدا. شاید جێگەی پرسیار بێ بۆ فرە کەسێک کە لە کوردەواردا ئەنیشێت یان لە ئوروپادا ئەنیشێ و بەرداشتێکی سەتحی هەست سەبارەت بە اتفاقاتە جەهان و پێی وایە ئەوە چۆنە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئەتوانێت بەڕاحەتی بێت حکم بدات، بەڕاحەتی بێت دەرمەوردە نظام سوڵتە قسە بکات و بتوانێت لە بەرامبەر نظام سوڵتە قەتع لەم کات. سەبەب و هۆکەی ئەگەڕێتەوە سەر ئەم مەسئلەیە کە من ئێژم بۆ ئێوە. ئەنچێک ئەمڕۆ بەردونیا حاکمە ئەم نێئۆلیبرالیزمە و بە تایبەتی ئەم جۆرە لە دموکراسیە غەربیە کە لە وڵاتانە غەربیە حاکمە لەسەر بڕێک ئوسول و کۆڵەکە وەستاوە. خەڵکی جەوامعی ئەگرا پێیان وایە خەڵکی جەوامعی ئازادن و پێیان وایە ئەم ساختار و حکوومەتە کە دروستکراوە نەتیجە و سەمەرەی مبارەزاتی ئەمانە کە بە ئەعساری جۆرا و جۆرا تێپەڕیوە و ئاخرین وەرژن و ئاخرین دەستکەوتێک ئەمانە بەدەستیان هاوردووە ئەم کۆمەڵگایەیە. تەبیعەتەن ئەم پەرسپەکتیڤە و ئەم ئینعکاسە لە جامعەی خۆیان و خۆیان بۆیان بووگەسە هۆی ئەوەی کە گردن فراز بوێسن و تەبلیغە مۆدەلێ دموکراسی جەوامعە خۆیان بکەن بۆ مابەقیەی دنیا. کۆڵەکە و ئەساسی ئەمانە ئوسولێکن کە ئەمانە بە عنوانە ئوسولە لیبرالیزم بەحسی یەکەن. ئەم ئوسولە لیبرالیزمە ئوسولێکن کە لە بەدوە بە دنیا هاتنە ئینسان و لەگەڵ ئینسانن. ئێمە لە دیبەیتەکانە پێشووترا ئاماژەمان کرد وتمان بۆ یەکەم جار مەفهومە ملت و مردم کە توانی بێتە ناوە تاریخ و بە تایبەتی تاریخ غەرب ئەوەی کە غەرب داعیەکە پاش ئینقلابە فەڕەنسە و ڕاپەڕینە خەڵکە فەڕەنسە بوو لە قەرنە هەژدە بەرامبەر بەدەسەڵاتە پاشایەتیە لویە 16. یعنی مردم لە جێگەیەکە کە ئەحساس ئەکا لە ژێرە دەسەڵاتێکی زاڵم وەسیاگە کە کەرامەتە ئینسانیە ئەو ئەواتە ژێرە سوعال حەقی هەز ڕاپەڕێت و ئەمانە بەرەبەرە لە دڵی و حقوق و مافە مرۆڤ بە جۆرە غەربیەکەی لەدایک ئەبێت. ئەوەی کە ئێوە ئەبینن ئمڕۆ لە کۆمەلگا غەربیەکانە ئەمانە بووگە بە باو جزئە ئەرکانە دموکراسین کە تۆ مەسەلەن بتوانیت حەقی ئێعترازکردنت بوێت، تۆ بتوانی بە فعالیەتە مەدەنی ئێعترازات و ئێعتسابات حاکمیەت وادار بە پاشەکەشەکردنەوە بکەی. ئەمە بۆ پەسەندە بۆ خاتری ئەوەی ناخە ئینسان و ڕۆحە ئینسان دەبێت ڕۆحێکی ئازاد بێت. ئەمە ئەساسەکەی لەسەر ئەمەدانراوە. ئەسڵەکە ئەمەسە ئەگەر ویستیان تۆ قانعکەن، ئەگەر ویستیان تۆ قانعکەن بە بێعەداڵەتی، بە نابەرابەری، بە تەبعیز، بە بێ ئەخلاقی، ڕۆژێک تۆ وادار ئەکەن کە ئەوانەی کە قانع بووی پێی ئیجرای بکەی و جێبەجێ بکەی. کەواتە ڕۆحی ئینسان تەحملی بێعەداڵەتی، نەبوونی ئازادی و بێ ئەخلاقی ناکە. بۆیە
لە هەر کوێ لەم وڵاتە غەربیانە ئەو شتانەی کە پێئێژن بێ عەداڵەت، پێئێژن بەرابەری، پێئێژن ئازادی و بۆ خۆیان مەفهوم بەندیان کردووە. یعنی ئەم چمکیانە تاریف کردووەتەوە کە تۆ باس ئەەکەی لە لیبرالیزمە ئینگلیسی قاڵب لێ دریاگە، تاریف کریاگەسۆ. خەڵکە بریتانیا بە گوێرەی ئەو ئوسولەی کە پێی وایە هەنەخۆیەسی هەڵس و کەوتەکە، هیچ هێزێک حتا مەلەکەی بریتانیا لە قەوانینێک کە داڕژیاگە، کارم بەمە نییە کە ئەم قەوانینە ئێمە ئەتوانین بیدەینە بەرە نیگاهە نەقادانەی خۆمان و بڵێن وانە خەڵکە دەوڵەتە بریتانیا و مەلەکەی بریتانیا ناتوانێت وەختێ شتێک ئەخلاقی نییە، قانونی نەقانونی، عەداڵەت نییە، بەرابەری نییە، خەڵک وادار کا کە قانع بن پێی، ئەو جار خەڵک لە بەرامبەریە ئەوەستن. وەختی تۆ ئێژی نافەرمانیە مەدەنی، یعنی حتا حاکمیەتێک کە مەشروعە و دەسەڵاتی هەست، نوێنەری خەڵکی لە ڕێگەی ئەحزاب و چووگەسە ناوە پارلەمان، ئەگەر ئەمانە قانونێکیان لە پارلەمانە دەرهاورد و ئەم قانونە لەگەڵ ئوسولی ئینسانیە لە تەزاددا بوو نەگونجیا، خەڵک حەقی هەیە ئەم قانونە پێشێرکە، ئیعلامی بکات و پێشێری کات. یعنی بڵێت ئەم قانونەی تۆ داتناوە، مەسەڵەن ئێستا ئەڵێن ماسک لە دەمخەن، خەڵکی بریتانیا ڕژیانە و شەقامەکانە لەندەن 2 متر فاسڵەی لە یەکتری نەگرت، ماسکیشی نەدا و بەمە وتی نافەرمانیە مەدەنی، بەرخەلافە مسەوەبەیە دەوڵەت، بەرخەلافە دەستورە دەوڵەت. پس لەگرا هەنێ ئوسول و هەنێ ئیدەئال حاکمن. ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ وەختێ تێت بەحسە ئەخلاقەکە، وەختێ تێت مەفهوم ئازادی مەعنا ئەکاتۆ، وەختێ تێ مەفهومە عەداڵەت بەحسەکە، وەختێ ئێژێ کۆمەلگای کوردەوار و ئینسانە کوردی بۆ خاتری ئەوەی حیاتی کوردانە بکات و لە کەرامەتی کوردانەی خۆیان قەرار بگرێ، دەبێت هەڵس و کەوتەکەی وابێ جیهان و پارادایمە کوردی وایە. ئەوجار لەسەر ئەم ئوسولە حکم ئەدات. هیچ محکەمەیە لەم بریتانیا، هیچ محکەمەیە لەم دنیا و لەم ئوروپا ناتوانێت مەتنی ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ بەر ئەساسی نگاه و جەهەنبینی و فەلسەفەی مبارزاتی کوردانەی خۆی بە محاکمە بکێشێنێت، بابی کێشێنن. خەڵکی کوردەوار من تەئکید دەکەمەوە هەر کەسێ هات ئێوەی وادار کرد کە قەناعەت بێرن بەبێ ئەخلاقی، ڕۆژێ وادارتان ئەکا کە بێ ئەخلاقی جێبەجێکەن. ئەگەر ڕۆژێ حتا دەوڵەتە کوردی بوو وەویستی بێ ئەخلاقی بکا بە یاسا و بە قانون بۆ ئێوە بە عنوانە ئینسانە کوردی دەبێ ئەم یاسا و قانونە بڕۆخێنن. بۆیە ئینقلابە فەڕەنسا دەستی پێ کرد، بۆیە ئینقلاباتی یەک لە دوای یەک دەستی پێ کرد، بۆیە کارکتەرهای ئینقلابی هات، بۆیە ڕادیکالیزم لە دڵ نەخدە ئیتالیایی و ئەڵمانی و نەخدە ڕۆمانتیکە فەڕەنسەوی خروجیەکەی بوو بە ئینقلابە فەڕەنسا و ئەم اتفاقە لە فەڕەنسا کەوت. ئەمە چون نگاهن نەقدە ڕادیکاڵانە لە فەلسەفەی ئەنگلە ساکسۆنا نەبوو. بریتانیا پادشاهیە، سوئد پادشاهیە، سکاندیناڤیا پادشاهیە، ئەمما ئیتالیا جمهوریە، ئەڵمان جمهوریە، فەڕەنسا جمهوریە. ئەوانەی کە مەفهومە ئازادیان جۆرێکی تر مەعنا کردەوە، ساختار و حکوومەتیان قبوڵ نەکرد و شێواندیان. ئەوانەی کە وەکو ئادام سمیت ئازادیان تعریف کردو، ساختارە حکوومەتە کۆنەیان مایەوە، کەواتە حکوومەتە پادشاهی بێت.
مەتنە ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ ئەگەر دادگا بچێت ئیشی بچێتە حزورە کەڵەبلیمەتەکان ئەندێشەی غەربی. نگاه ئێمە بە ئازادی، نگاه ئێمە بە عەداڵەت، نگاه ئێمە بە ئینسان لە دڵە جەهانە کوردیۆ تێت، لە دڵە پارەدایمەکانە خۆمانۆ تێت. هەر بۆیە ئێمە سەبارەت بە پاراستنە ئۆرگەنیزمە کوردی و جەهانە کوردی لە بەرامبەرە ئەوانەی کە مەجبورمان ئەکەن لە قاڵب ئینسانی و کوردانەی خۆمان دەربین ئەوەستین مقاومەت ئەکەین. بۆیە ئێمە وەختێ بەڕەسی ئەکەین کێها دەستیان بوو، کێها دەستیان بوو لە کاولکاریە سەرزەمینە کوردەوار و ئومەتە کوردی و ئینسانە کوردی لە بەرامبەریانە ئەوەستین دەلائیل مەترح ئەکەین، پێوانەی ئەکەین لەگەڵ پارەدایمەکانە مقایسەیان ئەکەین و پاشان بە پێوانەی مەفاهیمە جەهانە کوردی حکم ئەدەین. بۆیە ئێمە لە حزور ئەفکار عمومیە یارانە کوردەوارە و ئینسانە کوردیە تین جەریانێ تاقمێ نەهادێک بەڕەسی ئەکەین، کارنامەکەی بەڕەسی ئەکەین. ئەوانەی کە لە کوردەوارە ئێمە لە ژێرە دەسە کۆرپۆرێشنە جوولەکەی ئێرانی ئانووسی پێیان ئێژن NGO، پێیان ئێژن فعالینە حوزەی جامعەیە مەدەنی، پێیان ئێژن قەڵەم بەدەستان و ڕۆژنامە نگاران، پێیان ئێژن ئەحزابێ منتەسەبێ بە کورد، پێیان ئێژن هەستەهای جۆرا و جۆرە واو بەستە بە تەفەکوراتە حیزبی و پارەدایمە حیزبی. ئێمە ڕوو لە خەڵکی کوردەوار جەهانە کوردی و ئینسانە کوردیمان مەترح کرد کە جەهانە خۆیان بوو، کە جەهانە ئەژدادیان بوو، کە بە درێژایی مێژوویەک بە زیستە ئینسانە کوردی لەم جەهانە و لەم سەرزەمینە مقەدەسە بەرەبەرە لە ڕوانینە هونەرمەندانە و ڕووبەڕووبوونەوەی هونەرمەندانەی ئینسانە کوردی بە جەهانە و بە هەبوونە نگاهە ڕەدیکاڵە هونەرمەندانە لە متەجەلیکردنە ژیان لە چهرەیەکی ترە و هەڵس و کەوت و محاولەکردن لە چهرەیەکی ترە، ئەو جار ئینسانە کوردی و جەهانە کوردی ئەخولقێت. بۆ ئەوانەی کە لە داهاتووی کوردەواراتێن مبارزین داهاتوو ڕۆڵەکان ئێمە ئەوسا قەدیم بەر لەوەی ئەم دنیای پۆست مۆدێرنە دروست بوێت، کۆڵەکەی باوەڕەکانە هەموو میلەتێک لەسەر ئوستورەکان دانرابوو. ئێمە لە ناوە چیرۆکە قەدیمیەکانە خۆمانە دێو و درنجمان هەست، دێو کە لە ناوە دڵە زوڵەمات و تێت، مەوجودێکە پڕە لە بێفەڕی، پڕە لە قێزەونی، زلە ناشیرینە، زۆردارە، بە هیچ ناکوژرێت، ئەم سەری ئەوڕی ئەو سەری دەرتێت، ئەم سەری ئەوڕی ئەو سەری دەرتێت. ئەمە هاتکە تۆ لە بوونە ئینسانیە خۆت بخات، ئەمە هاتکە تۆ دەربێرێ لەمە و تۆ دوو ڕێگەت هەست، یان تەسلیمی ببیت و ببی بە دێو وەکو ئەو، وەکو چۆن تۆ لە ناوە فیلمەکانە ئەبینی دراکولا قەپەکا بە ملەتوە و تۆیش ئەکا بە دراکولا، وەکو چۆن تۆ ئەبینی زەمبی تۆ ئەگەزێ و تۆیش ئەبی بە زەمبی، یا تۆ ئێشێ تەسلیم بوویت دراکولا بتگەزێ، دێو لێت بدا و بە شکڵە دێو دەربێ، یانە لە بەرامبەرت دێوە بوەستی سەفەرە قارەمانی و سەفەرە جەنگجویانە بکەی، دشدڕانە بکەی و دێو بکوژی، ڕێگەی کوشتنە دێو پەیداکەی، خودعەکانە دێو بناسی. تۆ مەجبور نیت ئەگەر ئینسان بیت بە شکڵە دێو دەربێ، چون لە حاڵەتە ئینسانی دەرتێ. ئەمە دێو کێس لە فیلمەکەی ترۆیا هەرکوڵ یا ئیکلیس لە ئەووەڵە فیلمەکە
پادشای سپارتا لەگەڵ پادشایەکی تر بە شەڕ هاتبوو وتی پاڵەوانێکی خۆت بەهێنێرە بۆ دەبێ لەشکەرەکانمان لە یەکتری بدەن وتی موافقم ئەم هەرکوڵی بوو بەڵام نێزانی هەرکوڵ نێ لە ناوی سەفی سپاکەیە ئەوێکی پاشاکە قاوی کرد لە پاڵەوانە خۆیان کابراوێکی بەقامەت دێو بەرز زل نەپۆڕ زۆردار بە هەیبەت هیچ کەسێ جورئەتی نەیەکرد بە ئەندازەی 2 بەرابەری هەر ئینسانێک لەو لەشکەرانە بوو ئەمیش قاوی کرد هەرکوڵ نەبوو منداڵێکیان هەنارد بە شوێنە هەرکوڵ لە چادرەکە خەوتە بوو هەڵیساند وتی پاشا بانگ دەکا بۆ شەڕ وەختی هەرکوڵ دەموچاوێ شۆرد وتی پێی لە هەموو ژیانمە ئینسانی بەو ناشیرینی و قودرەتمەندیمە نەدیوە من بم ناچمە مەیدانی هەرکوڵ وتی بۆیە تاریخ هیچ کاتێ تۆ بەبیر نایێتەوە ئەگەر گەرەکتانە تاریخ وە بیرتان بێرێتەوە ئەگەر گەرەکتانە بمێنێنەوە ئەگەر گەرەکتانە ئینسانە کوردی بمێنێتەوە دەبێ کارێک بکەن کە لە ئۆهدەی هیچ کەسێ هەڵناسێتەوە دێو نەمادە لە تاریکی لە قێزەونی لە بێفەڕی دێو نەمادێکە لەوەی کە تۆ ئەخەسێنێت وادار دەکا تەسلیم بوویت دێو نەمادێکە کە تۆ وادارەکە بێ ئەخلاقی قبولکەی ڕۆژێکیش وادار دەکا ئەم بێ ئەخلاقیت جێبەجێکەی ئەم بێعەداڵەتیە جێبەجێکەی ئەمە دێوە و ئینسان لە بەرامبەر دێوە ئەوێسێت و دێو ئەکوژێت چون نەیگەرەکە ببێ بە دێو نەیگەرەکە ببێ بە زەمبی نەیگەرەکە ببێ بە دراکولا نەیگەرەکە ببێ بە گورگ نەیگەرەکە ئەوانەیە کە ئێوە وەکو تەساویرە هەلیوودی خەریکن ئەیوێنن و تماشای ئەکەن ئەبزار دێو قێزەونیە هەرەنچێ ناشیرینی و قێزەونی تێرێت هەرەنچێ کە ئینسان بەرەو فەساد ئەوا ژیان ئەکوژێت هەرەنچێ کە خەلاقیەت ئەکوژێ هەرەنچێ کە بۆگەنی تەعەفون تێرێ بۆ ناو ژیانە ئینسانی ئەوە دێوە بۆ حاکمیەت دێوە چون ئەم حاکمیەتە مەجال نادا لە ڕاماڵینە تۆ لە داگیرکردنە ساحەتە وجودە تۆ لەوەی کە نێڵێ تۆ وەکو ئینسانێ بژیت لەوەی کە نێڵێ تۆ وەکو ئینسانێ مواجه بووی ڕوبەڕوو بوویتەوە لەگەڵم جەهانەوە لەگەڵم زیستەوە لەگەڵم حەیاتە بەچی بە زۆر بە خودعە بە نەیرەنگ بە شایعە بە تۆهمەت بەوەی کە تۆ هەست و ئەم ئاماجی ئەکات ئابڕووت منزلەتت مالکیەتت هەموو شتێکت گەرەکێ داگیری بکە هەنە خۆی بێت تا تۆ ببیت بە کۆیلەی دێو وەختی بنواڕی تۆ هیچێکە لێ نەماگە بۆ گەرەکیانە تۆ قەناعەت بکەی بەبێ ئەخلاقی قەناعەت بکەی دلیلە بۆ تێرن و دنیا هەرواسە و ئیشێ واوی تۆ ئیشێ هەواست بوێت و کەسێ پەلامارن نەدا و ئیشێ هەواست بوێ کەسێ حەملت پێ نەکا وەختێک کەسێک ئەبێ بە سەرباز لە بەرامبەری سپاوی دوژمنە ئیشێ بوێسێت لە جبهەی دوژمنە باروتە فیشەکە بومبە ئاگرە پارچە پارچە بوونە مەرگە ساتە برسیەتیە دەبێ شەهامەتت بوێ لەگەڵ ئەمە ڕوبەڕوو بووی تۆ دەنا دوژمن تەسلیمت ئەکا دەنا دوژمن وەژێر چمکە خۆت دەرتێرێ دوژمن ئەدباتە ژێرە پۆستاڵ و پۆتینەکەی خۆی پس تۆ دەبێ ئەمە بزانیت وەختی هاتیتە ناو مەیدانێک و کە شتێک بە ناوی حاکمیەت و دەوڵەتێک وێسیاو کە هەموو کەرامەتە تۆ لە تۆ بسێنێت بێ ئەخلاقیت وادارت بکا بە قبوڵە بێ ئەخلاقی وادارت بکا بە لە دەستدانە هەموو بەها ئینسانیەکانت ڕۆژێک وادارە دەکا ئەم بێ ئەخلاقیە ئیجراکەی دەستکەیتە خوێنە مەردمت دەستکەیتە خوێنە ژن و مناڵت شروعکەی بە بێ ئەخلاقی پێبنی بەسەر غرور و لە خۆبایی بوونت هەموو خەلاقیت لە وجودت بکوژی هەموو کەرامەت و گەورەیەک لە وجودت بکوژی هیچ ئینسانێک
لەسەر ئەم گۆی زەمینە هیچ ئینسانێک ئازاد نییە کە خۆی کۆیلەکە، ئازاد نییە کە تەسلیمە دێ و بوێت، ڕۆح بەشەری ئیجازەی پێنادات. ئێمە ئەم مەوجودینە کە توانیگمانە دنیای کوردی دروستکەین. بەشداربوون لە مبارزە ئاسان نییە. خەڵکی ئێمە تەماشا ئەکەن ئەوانەی کە فەساد دەکەن، زۆر ئێژن، ئەوانەی کە خان و ماڵە مردم تەنگەکەنەوە، ئەوانەی کە لەگەڵ ئابڕووی مردم بازیەکەن، ئەوانەی کە ناڵن مردم سکیان تێروێت. ئەزانی من وەختێ وتم تۆ داوا ئەەکەی حەقی ئازادی دەربڕینی ئاعترازت بێ، یعنی چی؟ یعنی کەس حقوقەکەت لێ قەت نەکا، شغلەکەت لێ نەسێنێ، پەلامارت نەدا لێت بدات، هەتکی حرمەتت نەکا، دەست بۆ ژن و کەنیشکردنەوە، تەجاوز و تەعەدات پێ نەکا لەبەر خاتریەوەی تۆ لەگەڵ ئەم قانونە نیت. بۆیە تۆ پەسەندتە ئێژی دەبێت هەموو کەسێک نەیترسێنی، لە ژنی نەترسێ، لە کەنیشکی نەترسێ، لە ئابڕووی نەترسێ، لە تۆمەت و ناو و ناوەڕۆک نەترسێ، بێتە خیابانەوە بڵێ من حەز بەم قانونە ناکەم، ئەم قانونە لەگەڵ منە نایێتەوە. ئەمەسە کە تۆ لەودا حەزی پێکەی ناوی ئەنی دموکراسیە ڕەدیکاڵە وڵاتانە غەربی. ئەمەسە دێ ئەمە نمودەکە ئەوێت و ئەمەی کە تۆ دەبێ هەر ئەوەی کە ئەبێتە هۆی ئەوەی کە مردم نەتوانێ واقعیت بێژێت لە بینی بەری. تۆ نابێ کارێ بکەی بە مردم، مردم درۆ بکە، مردم لە تۆ حەز نەکاوە درۆ بکە. بۆ درۆکە خەڵکی ئێمە لەبەر خاتری وێ حاکمیت ئەیگریت. خەڵکی ئێمە حەزبەوە ناکا ببێ بە بەسیجی، بەڵام ئەزانێت ئەگەر نەبێ بە بەسیجی کاری پێ نادەن، مەجبورە بڕوا کارتە بەسیجی بگرێ. خەڵکی ئێمە لە بەرامبەری عاملی حکوومەتە دەوڵەتە ئێرانی یەشێ سکوت بکە بۆ خاتری ئەوەی ئەو ئەتوانێت تەجاوزی پێ بکە، ئەتوانێت ژن و ماڵ و مناڵی بووە، ئەتوانێت نامی بوات، ئەتوانێت بەر بە هەموو شتێکی بگرێت. بۆیە تۆ ئالەگراوێنی ئیدێ هاوارەکەن مافە مرۆڤ. مافە مرۆڤ ئەوەسە تۆ لە بەرامبەرە بێکەرامەتیا بوێسی. مافە مرۆڤ ئەوەسە نابێت تۆ قانع بکەن بەوەی کە تۆ بێ ئەخلاقی قبولکەی، چۆن ڕۆژێ ئیجرایەکەن بەسەرتانە. ئێمە زەمنێک نەمانزانی ئەبزارەکانی حاکمیەت چۆنن، نەمانزانی حکوومەت چه شکڵیە، نەمانزانی سڵتە کێس کێ وادارمانەکە دەممان داخین، کێ وادارمانەکە سەرمان بخینە خوارەوە. من بە زوانێکی فرە کوردانە وتم پیاوی محتەرم نەهاتە ناوی فەزای مبارزە، لەبەر ئەوەی حەملەیان پێ کردیانە دز و دەخەڵ و حیز و خراو و لە ئابڕووی ترسیا سەری خستە خوار دەمی نەکردو. ئەحرۆمە فشار یعنی ئەمە، یعنی حاکمیت لە ئاخرین مەرحەلا خۆی تەکتا ڕوبەڕوەوێت و وەچەکانی لەگەڵ تا ڕوبەڕوو ئەوونۆ دەسەکانی کەرەستەکانی ئەبزارەکانی. بۆ ئینسانە ماقوڵ، ئینسانە بە کەرامەت، ئینسانە بە ئابڕوو، ئینسانێک کە ناتوانێت ئەم گشتە شەڕکات، ئەکشێتە دواوە دەمداخە. لذا مەیدانە سیاسەتەکەن بە مەیدانەکەی، مەیدانە سیاسەتەکەن بە مەیدانە دەمدڕیاک، بێ ئابڕوو، بێ چاوەڕوو، بێ کەسوکار. ڕێگە ئەکرێتەوە بۆ بێ کەسوکار و بێدایک و باوکەکان ئینسانە محتەرەم خۆی کێشێتە دواوە. ڕۆژە ئەوەڵ کە ئەم ڕاپەڕینمانە دانیا و هەر کە بوو بە یارە ڕاپەڕین، من پێم وتم کە هاتکی ئامادە بە هەموو کارێ بکەن و حاکمیت دەست بۆ هەموو کارێگە بات، لە دروستکردنە جعلیات و تهمەت و ئفترا، تا دروستکردنە فیلم و ڤیدیۆ و عەکس، تا دەستپردن بۆ تەمامە مقدساتت، بۆ تەمامە عەزیزانت. سعیەکە اختلافات بخاتە بینت، سعیەکات مشکڵە بۆ دروستکە، خوات قەوم و کەس و کارت، تایفەت، شارت ئەم کارانە ئەکا بۆ خاتریەوەی دەمت داخەی، بۆ خاتریەوەی قەناعەت بکەی بە تاریکی، بۆ خاتریەوەی چۆکی بۆ دابدەی. وەختی تۆ ئێژی من مبارز معنای هەز وەختی تۆ ئێژی ئێمە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆین، یعنی شەقەری تاریکین، یعنی هاتکین لە بەرامبەری دێوا بوەستین. دێو چه شکلیە؟ دێو ئەوە سەوا لە جامعەی ئێمە هەموو اختیار و دەسەڵاتی لە مردمی ئێمە تەنگۆ کردگەسەوە سندگی سیوە و مردمی ئێمەی بێدەسەڵات کردگە. مردم بێدەسەڵات و بێدەرەتانە، مردم مەراق ئەخوا و ئەم ژارە بە ناوژیان هەر دەقیقە تەجروبە ئەکا.
حاکمیە دەمانە بە دەستەکانیەکە. وەختی تۆ بەحس لە فەڵەنجیزمەکەی، بەس لە مەقولەیەک بە ناوی داستانە شەعبان بیموخەکەی داستانی هەست. شەعبان بیموخ کێس؟ مشتێ بێدایک و باوکە ئەڕازڵ و ئەو باشن کە پیاوی محتەرەم ئەدەنە بەرە جمێن و تۆهمەت و ئفترا و تێ هەڵدان کە کاورا دەم داخاوە نەزەرە سیاسیە خۆی بگۆڕێت. وەکو ئەو جۆرەی وەختی خۆی لە کاتە ئەنگیزاسیۆنە گالیلەیان برد و گالیلە مەجبور کردیا وتی نا زەمین خرت نییە چونیان سووتاند. ئەم ئەهرۆمە ورد بووەتەوە. بۆیە تۆ ئەوێنی ئەمانە بە هەموو شێوەیەک لە کۆمەڵگای ئێمە ڕێگەیان نەهێشت کە قارەمان دەربێ لە بەرامبەرت دێوا بوێسی. گشت کەس ترسیا، گشت کەس لە ئابڕووی و لە دایک و خۆیشکی و لە ژنی و لە داشتەکانی و لە متعلقاتی ترسیا. یەکەم قارەمانێتی ئەوە بوو تۆ بزانی لەگەڵ کێ تەرەفی، تۆ بزانی ئەوەی لە بەرامبەرت ئەوێسی بە هەزار چهرە دەرتێت. وەکو ئەوەی کە لە بەرامبرە هەرکوڵە هەر سەرێکی ئەقرتاندووە بوو بە شکڵێ، وەکو ئەوەی کە چوودانەیەکیان بکوژێ دەفعەیە بوو بە پیرەژن، دەفعەیە بوو بە کەنیشتێکی فرەزەریف، دەفعەیە بوو بە دایکی، دەفعەیە بوو بە باوکی، دەفعەیە وەسوەسەی جنسی ئەکرد، دەفعەیە وەسوەسەی قودرەتی ئەکرد، دەفعەیە بەزەیی هاوردە پێە، دەفعەیە بوو بە دایک و باوکی نێتوانی شمشێری لێ بدا. حاکمیت بە هەموو شێوازێ دەرئەهات، وەلێ ئاخری وەختی شمشێرەکەی پیا کرد دی پیرەژنێکی قرچنە کاولە. عەلی خامنەئی حیچێک نییە بێجگە لە ئەمسالە فعالینە حەڵقەی یەک، تەکیدی ئەکەمەوە فعالینە حەڵقەی یەک وەسڵە بە نەهاتهای ئەمنیەتی جامعەی مەدەنی، سەرانە ئەحزاب منتەسەبە بە کورد، دەستەکان و ئەوامل و باندەکان دەوڵەتە ئێرانی و نەهادهای ئەمنیەتی و مشەخەزەن یەکێک لەوانە باندە هیواتاب و ماجرای هیواتاب. ئەمانە دێون حاکمیەتن لە ڕواڵەت جۆرا و جۆرا. ئەمانە تاریکین وەختی تۆ پەردە لەسەر چهرەیان لا ئەدەی. دەفعەیە خۆی مردمە ئێمە مەراقی کردبوو ئەیدی کابرا لە دزە لە حیزە. کابرا تەمامە ئارمانەکانی جمهوری ئیسلامی نیاگەسە ژێرە پێ، فاحشەگی ئەکا، مەوادە مخدر ئەفرۆشێ، سەنانە ئەگرێ، مەشروبات ئەفرۆشێ، دزی ئەکا، ڕەند ئەخوا، کەچی لە حاکمیەتیشا مەرغوو بە زۆریشی هاورگە بۆ مردم. لێم دوای شەو لە ناوە ئەم حیزبانە قارەمانە. ئەی ئەمە چۆنە؟ کاورا هەم ڕانتە جمهوری ئیسلامی ئەخوا، هەم قەوانینە جمهوری ئیسلامی ئەشکێنێ. فقط نوریزاد ئەتوانێ بێژێ خامنەی گومەخۆ، فقط کاورایەک کە وابەستە بە مانەسە ئەتوانێ لە دانشگای سنە بێژێ قازی محەممەد و قاسم و ڕەحبەرمانە، بەڵام دانەیەک ناتوانێ بێژێت ئێمە ڕاپەڕینین لە شارە سنە. بۆ ئەم اتفاقە ئەکەفێ خەڵک مەراقی خواردگەسۆ. ئەمە چۆنە کاورا پرینسیبەکانە جمهوری ئیسلامی و ئارمانەکانە جمهوری ئیسلامی خاتە ژێرە پێ. دزە، ڕەندخۆرە، فاسدە، مفسدە فی العەرزە، زنای محسنە ئەکات، فاحشەگی و لەشفرۆشی ئەکات، مەواد مخدر و مەشروباتە ئەلکولی ئەسێنێ و ئەفرۆشێ. لە کەنارە ئەم ئینسانە لە ناوە پەکەکە و پارتی و یەکێتی و کۆمەڵە و دموکراتیش قارەمانە. هەم شەهیدە جمهوری ئیسلامیە، هەم خانەوادە شەهیدە کۆمەڵەس. ئەم گشتە فەسادە بە تەسویرە قارەمانانە مردم بەمە ناگات. هیچ کەسێ لە خەڵکە مەریوان بەمە ناگات، سنە بەمە ناگات. چۆن ئەمانە حەچی کارائیکەن و لە حەچی سەرۆ قارەمانن لە جمهوری ئیسلامی دەستیانە ڕوات و هەچیشتەوا لە بەردەستیانە، لە ناوەم حیزبانی شەمانە قارەمانن. ئەم خەڵکە مات و متحیر خەریکە تەماشاکە، مەراق ئەخوا، حەسرەت ئەخوایژی داخم من مشکڵم هەز، داخم واسە ئەم دنیا چه دنیایەکی کەسیفە بووگەسۆ کەوشە پێ و پێ. ئەمە ئەو داستانە دنیایە کەوشە پێ و پێس.
لذا ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ تێت ئێژێ نا ئێمە قەناعەت ناکەین بە بێ ئەخلاقی نایکەین چون وادارمانەکەن بێ ئەخلاقیش بکەین تێن ئەوەی کە بە شکڵە کەنیشکێکی زەریف و پیاەکی خاص و پێشمەرگەی قارەمان و کوردبازێکی فرە خاص و تەرەفدارە مردم و کورد و سەرزەمین و کوردستان و مبارزە و ئەمانەی وا لە بەرابەرام کارنامە عەمەلیەکەی فەسادە فاحشەگیە بێشەرەفیە ڕەنتە دزیە قەتڵە جنایەتە ئەمانە وەختی لا ئەدەین جامعەی کوردستان و خەڵکە کوردەوار بە وزوح فکوس ئەکاتە سەرە تەسویرەکە وەختی تۆ تەناقوزات لە قسەی تەرەف ئەخیتە دەرەوە نیشانی دێم ئینسانە نە کەرامەتی هەست نە ئەخلاقی هەست نە ئوسول و پرەنسیبی هەست نیشانە دەی ئەوجا نیشانە دەی کوردبازیەکەی جەعلیە شەهید بازیەکەی جەعلیە ئەو یەک کاری هەست تۆ گێجکە و تۆ فاسدکە تۆ تەسلیم بوویت شکڵت دێو بگریت وەکو دێوت لێ بێت کاری ئەوەسە وەختی خەڵکی نەیەتوانی تەشخیص بدا ئەم چێهرانە ڕاپەڕین هات و ئەم چێهرانەی لادا ئێستا خەڵکی کوردەوار ئێمە لە دیوەیتەکانە پێشووترا ئیسباتمان کرد پاشماوەکانە بەندە هیواتاب ماگن فرەن کارەکەن لە مەریوانە کارەکەن لە سنە کارەکەن بڵاو بووگنۆ بە دنیا ئەمانە ئەوەنە کە ئیمڕۆ لە کۆمەلگای ئێمە بێ ئەخلاقی و بێ عەداڵەتی و داگیرکراویان بەسەرمانەوە هێشتەوە تەمامە ئەفکار عمومیە جەهان تەمامە فەلسەفەیە ئینسانی دنیا لەگەڵ ئێوە ئەبێت وەختی ئێوە سابتی ئەکەن ئەمانە لەبەرەی دێوە وەختی سابتت کرد ئەمانە لەبەرەی دێوان جامعە مکانیزم دفاعی هەست و ئیشێ بتوانێت دەفعی بکە تۆ میکرۆبێت تێتە ناوە بەدەنت سیستەمت دفاعی هەست و میکرۆب دەفعەکە دەبێ بیناسێت تا دەفعی کات ئەم دەوڵەتانە ئەرتەشیان هەست چەکیان هەست دەستگای ئەمنیەتیان هەست لەبەر ئەوەی بڕێک پرنسیپ و قانون و ئوسول و فەلسەفە کدایان یاگە بۆ خۆیان بەناوە ئەوانەوە بیپارێزن ئێمە مردمێکین کە خەریکن نابودمانەکەن ئێمە مردمێکین کە خەریکن لە بەیمان ئەوەن مکانیزمە دفاعیە ئێمە پاراستنە خۆمانە لە بەرامبەر ئەوەی کە حملەکە بە ساحەتە وجودیمان بە سەرزەمینمان بە ئۆرگانیزممان و بە جانەمان دێوەکان لە بەڕەسیە ماجەرایە پاشماوەکانە هیواتاب ئێمە سابتمان کرد ئەمانە لە پرۆژەیە دەوڵەتە ئێرانیا و پرۆژەیە هیواتاب بەشدار بووگن سەهیمن و ئیدامە دەهەندەی پرۆژەی هیواتابن تا بە ئەم دەقیقەوە ئەی بەنەڕێوە وەختی ئێمە دەنگەکانی ئەمانمانە لێئەدا بۆ خاتری ئەوەی دەمامەکەکە لە چێهرەیان لا بدەین بۆ خاتری ئەوەی کە ئەو چێهرەکە خۆی قارەمان ئەنوێنەی بیوێنن ئەمە پیرەژنێکی قرچۆڵی قرخنە ئەمە دانەیە فاسدە فاحشەی قرچنە ئەمە تەکە پارادایمەکانە ئێمە نایێتەوە ئەمەسە ئەمە ئەم قسانەوە دەم فڕایان ئەدا لە جملەی بەعدیان نەغزی ئەکاتەوە ئەم ئینسانە نە ئوسولی هەست نە پرنسیبی هەست نە ئەخلاقی هەست وەختی تۆ ئیژی کابرا جاسووسە ئینسان فرۆشە کابرا بە ئەوەنە ترس حاضرەوێ پەنا بوات بە هەر حقەیە کە خۆی بپارێزێت بە پۆلیس و بە دەسەڵات و بە دروستکردنی پەروەندە و بەم و ئەو ئەی لە ژێرە دەسە جمهوری ئیسلامیە چۆن هەرکارێ ناکە چۆن ناڕوا خۆی بچەسپێنێ بە حاکمیەت چۆن ناڕوا خۆی بچەسپێنێ بە حاکمیەت کە حاکمیەت بیپارێزێ و لە پشتە حاکمیەت بە مەسئولیەتە حاکمیەت تەجاوز بە مردم بکە ماڵە مردم بخوا کوڕە مردم بکوژێ چون ئەو حیچ وەخت ناتوانێ خۆی مەسئولیەت هەڵبگرێت و بتوانێت ئینسانێ بکوژێ کە حکمیەکی ئەخلاقی بەسەرۆدا بێت ناتوانێ ئەو فقط بە پشتیوانی حکوومەت ئەتوانێ شکنجە بکات ئەتوانێ ئینسان بکوژێت ئەتوانێت تەعەدا بکە
کەسێک کە مەسئولیەتەکەی بۆ ئەگرێتە ئۆهدە و بەیانی ئەگەر یەخەی بگری سەری ئەخاتە خوار و خۆی ئەکاتە مشەمش و ئەکەوێتە گریان و ئەژێ من دەستوراتم ئیجرا کرد چارم ناچار بوو بێدەسەڵات بووم چی بکەم ترسیام بەڵام لە دادگاکەی ئیسرائیلە ئەمیانە قبول نەکرد لە ئادۆڵف ئایشمێن. ئادۆڵف ئایشمێن وتی من فەرمانم لە قانون برد وتیان غەڵەتت کرد تۆ ئینسانی وجدانت بوو ئەتوانی بیدەی لە پێوەرەی وجدان و ئەخلاقیاتت و دەستورەکەت ڕەت کردایەتەوە بۆ ڕەدە نەکرد. ئەمانەی کە ئیمڕۆ تۆ ئەوێنی خسڵەتە ئینسان فرۆشیان واتیە جاسووسیان واتیە ئەمە هیچ دەلیلێکی نییە کە بۆ جمهوری ئیسلامی جاسووسی نەکردوێت. وەختێک کە فشاری برسی بووێت وەختێک کە ترسیاوێ لە مەرگ وەختێک کە لە زەبرە حاکمیت ترسیاوێ ئەڕوا پاڵەدات و حاکمیت ئەحمەدی شامل و ئێژێت ترسنۆک دەسەڵاتی خۆش ئەوێ و پیسکە حەزی لە پارەیە ئینسانە ترسنۆک دائیمەن شان ئەدا بە شانە حاکمیەتە. تۆ یەک نەفەر بێرە لە ناوەم حاکمیەتە خۆی بە تەنیایی قارەمان بێ خۆی بە تەنیایی دانای سفاتی بەرجستەی جوامێری و مەردانگی و گەورەی بێ ئەوەی وا لە ناوی دەسەڵاتە لە ناوە سیستەمێکە مەوجودێکی سەخیفە ترسنۆکە جنایەتیش لە پشت ترسنۆکیەکە وەختێ جنایەت ئەکا حقارەتەکانە دەروونە خۆی تەرمیمەکاتۆ بۆیە بە شەقە پۆلیس و بە شەقە دەستگای ئەمنیەتی و بە شەقە حمایەت دەوڵەتە ئێرانی شەق ئەوە شێنێت ئەنا خۆی و پیاگە نیە و شەقە بووە شێنێت. وەختی تۆ ئەم زەعفانە لە دەروونە ئینسانێت دەرەخەی وەختی کاراکتەرەکە دەرەخەی ئینسان و کوردی ژیر ئەفەهمێ ئەمە کێس ئیدی معلومە ئەمە واوە پەخێ لەم ئوروپا کونیە خۆی پیا بکە لە دەست جمهوری ئیسلامی چۆن جاسووسی نەکردە چۆن ئینسان فرۆشی نەکردە چۆن تەجاوزی نەکردە چۆن حەجی کارە نەیکردە ئەی کێنم بێدایک و باوکانەیوانە دەست جمهوری ئیسلامی ئەمانە نە تۆخمە فاحشە و نادرووس و بێشەرەف و بێکەرامەت و ترسە زاور و بێدایک و باوک ئەمانە نە ئاوایە نەکردە بەم جامعە دێخۆ پیای مرد و قارەمان و ژیر و بە ئەخلاق و بە پرنسیب و بە خانەوادە ناوێتەوە نۆکەرە کەس زۆڵم ناکا لە کەس ناتوانێت لقمەی حرام بواتۆ ماڵ ناتوانێت فەساد بڵاوە پێ ناکانە ناوی جامعە نایکام کارە ناکات. پس وەختی تۆ ڕزاڵەت لە دەروونە کاورادا خەی مەسەڵەن من هەڵگەڕیامە وتم کاورا ئەگەر سفاتە پیاگانەی تیا بوایە وەختی عباس یەکانە حملەی پێکایژی ئەمە هیچە بێشەرەفە بێکەرامەتە ئەم ئینسانە حچێکی نییە بۆ لە دەستدان ئەم ئینسانە بە هەر شکڵێ دەرتێت تەمامە قەتڵەکانی هیواتا بەمە کردگەسی تەمامە دەستوراتە حاکمیت ئەمە جێبەجێ کردگە چون تۆ ئەو نەواکوونشە نەدی من وەختێژم کابرات دانیشتگە و عباسە یەگانە ڕوبەڕووی خەریکە جمێن فڕاداوام پیاگە ناژێ کاکە حرمەتە من بگرە من پیاەکەم بێ ئەدەبی مەکە لە حزورە منە من داخەبا بڕۆمە دەرۆ لێو دو هەر غەڵەتی گەرەکتە بیکەی بیکە وەختی ئەو قسەیە نەکردم پیاگە لە بەرامبەر قرم و قاڵ یا سەلامێکی عباسی یەگانە تەسلیم بوو درۆ ئەکا نە شۆڕشگێڕە نە کورد پەروەرە نە قارەمانە ناتوانی شەڕ بکە ناتوانێ ئەمانە ئەبن بەدار دەستە حاکمیت. عباسی یەگانە هەڵەسێت و ئێژێ من حیزم یعنی خۆی خانەوادەی حیزە ژنەکەی حیزە کەنیشکەکەی حیزە خیلی عادیە فکرەکە ئاوا فەری بە ئەفکار عمومی ئەدا یعنی من باکلاسم قسەهای دنیای ئەمڕۆ ئەکەم ئینسانێکی پڕ لە تەناقوز وا کاورا حتا بۆ تەمسیلیش بێ حەزی پێیەکا بێژێتی بۆ خاتری وی ئیمتیازی ئەوە دەست بێرێ لقمەنانێ بێرێ بێژێ ژنم حیزە و کنیشکم حیزە و دایکم حیزە و خۆشکم حیزە و تەمامی ئەمانە هەس وەختی گەرەکی ئەمانە بکات ئەم ئینسانە ئەم کارە عەمەلەن ئەکات وەختی ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ ئەمانە تێرێ نیشانی ئەدات بە مەردم نیشانی ئەدا و ئێژێ ئەمانە وا قسە ئەکەن وا هەڵس و کەوتەکەن ئەمە کاراکتریانە وا پەروەردەکریاگەن لەو مەرحەلە هاوریان بەرنامەکە ئەمە بوو کە وا بکەن لە ناوی جامعە دەلیلی هەست تا تۆ بفەهمیم جامعە بۆ وایە پێاتکە تا تۆ بفەهمی ئەم مشتە فاحشە و ئەم مشتە ترسنۆکە بۆ لەولاوە قارەمانن
لەم لاوە تەقیگن لەناوە ڕەنتە قەرقن لە فەسادە و تۆ خەریکی حەیرەت ئەخۆی چون حاکمیت گەرەکێ تۆ شقڵت دێ و دەربێرێ چون گەرەکێ مقاومەتەکانە لێ بسێنێ چون گەرەکێ تۆشم شێرکێش نەوی تۆ چهرەی دێ و نەناسی من بۆ وتم سنوورە فیما بەینە خاس و خراویان لە بین بردگە لەبەرەوەی تۆ نەزانی کێ دێوە کێ ئینسانە کوردیە معلوم نییە وایان گەرەک و دروست بکەن بەڵام ڕاپەڕین نەیشت ڕاپەڕین تێری نیشانتان ئەدا ئەژێ تماشا بکەن کارێکی نییە خۆ کاورا وەختێ ئەبزارە تۆهمەت و فحش و درۆ و درۆزنی و هەزار چهرەگی بەکار ئەوە لەبەر خاتری ئەوەی دەمە کەسێ دابخە دای بخە مەئموریەتی پێدەن وای پێ بکە لەبەرەوەی فەزای تاریکی و دێ و حاکم ببێت ئەم بکێشێتە دواوە ئەم لەبەر ئەوەی کە فکرەکە خەریکە ئابڕووی خۆی ئەپارێزێت بکێشێتە دواوە و ئەو چون زۆردارە زۆر ئێژێت بێژێتی مەسەلەن کابرایەک سەرانە لە خەڵکی ئەسێنێ ئەم سەرانە بۆ ئەسێنێ ئەو کەسە وا چاقۆی گرکەسە دەسۆ خەریکە بەو پیاگە ئێژێ من لە عاقبەتە ئینسان کوشتن ناترسم من تۆ ئەکوژم لە پای دارەکەیش و ئێعدامەکەیش و حەبسە ئەبەدەکەی وێسیاگەم بەڵام فرە ئینسانی حازر نییە ئەو بەها بدات دەنا ئەو نە بازووی کڵۆفتە نەفرە فرە ملی کڵۆفتە چەقۆ بدە دەست بەدەسم مناڵێک و ئەتوانی کاورایە بکوژی مەسەلە سەری ئەوەسە تۆ ئیرادەی کوشتنەکەت بوێت دەنا مەسەلەوە نییە کە تۆ ئەتوانی دەسەکە بۆشێنی یا ناتوانی بیبۆشێنیت وەختی ئەوێنی کەسەی ناوێت و جاش چونتەکە ڕۆح ئینسانیە لە تەزادە ناوێت و ئەبزارە کاولکاریە خۆی جامایی ناوێت و ئەبزارە نابوودی خۆی وەلێ وەختی تۆ دیت کاورا لە هەرچی حەوزەیەکە کە مقاومەتە ئینسان لە بین ئەوات ئەمە شەریکە درۆزنی دووڕوئی شەیادی کڵاوبەرداری ڕەند فەساد فەحشا قەتڵ جنایەت ئەمە شەریکە تێیە و چهرەکەی بە عنوان قەهرەمان بەزەک ئەکەن ئەشی تۆ بزانی ئەمە دێوە ئەشی تۆ بزانی ئەمە هاتگە و کارە مبارزە ئەمەسە بگەڕێ بە شوێن دێوەکانە چهرەیان بخاتە دەرۆ و حکمیان بەسەر و سادر بکە خەڵکی کوردەوار ئێوە دیتان ئەوانەی کە ئێمە بەیەوە نیشانماندا عەقەبەی خانەوادگی کارنامەی زندگیان شەخسیەت و کارەکتەرە ئیمڕۆژیان نەوعی ئاخەفتن و بەرنامەکان و هەڵسوکەوتیان هدایەت شدە لە تەوەسوتە دەستگاهای ئەمنیەتیە دەوڵەتە ئێرانین ئەوەسە دەوڵەتە ئێرانی 40 ساڵە ماگەسۆ و بەسەر بەڕەوایەتی جمهوری ئیسلامی ماگەسۆ و بەسەر جامعی ئێمە تەکانی نەخوارگە جمهوری ئیسلامی من ڕۆژێ وتم فقط پازدارێنێن ناوی پایگایەکە دانیشت بێت فقط عەلی خامنەئی نییە خان مەمینی ژوبی لە پێکەی ناوە تەلەڤیزیۆنە من و تۆ جمهوری ئیسلامیە ها حەمەرزای پەهلەوی جمهوری ئیسلامیە ها محسنە سازگارە جمهوری ئیسلامیە ها تۆ ئیشی چهرە جۆرا و جۆرەکانی بناسی چۆن خەریکن حاکمیەت و ئەم فەزای تاریکیە و ئەم حتا ئێستەیە هێڵنەوە بۆ تۆ و تۆ وادارەکەن قەناعەت بێری بە بێئەخلاقی قەناعەت بێری بە فەساد قەناعەت بێری بە بێعەداڵەتی وەختی قەناعەت پێ هاورد تیا قوتت ئەکەن وادارت ئەکەن بێئەخلاقی بکەی وادارت ئەکەن بێعەداڵەتی بکەی وادارت ئەکەن نابەرابەریەکەی ئیستە لە خۆ دەپرسی بۆ لە جامعی ئێمە دزی بوو گەسۆ باو ئیستە لە خۆت ئەپرسی بۆ لە جامعی ئێمە جێگەی مرد نەماگە کەس تاریفی مەردانەگی ناکە گشت کەسێژی زەرنگوە و دەست بگرە سەر کڵاوە خۆت بابانەیوە ئیستا ئەزانی لە جامعی ئێمە بووچی بەڕاحەتی ڕەوابەتە نامەشروع جنسی تەبلیغ ئەکرێ بەجێ ئەوەی کە سعی بکە جامعی ئێمە شەرایط ئامادە بکا کە ئینسانەکان بنیادە خانەوادە دروستکەن ئازادانە کوردانە لەسەر بنەمایەکی دروست کێ هانی ئەم جامعی ئێمەدا بەرەو ئەوێ ئەچێت لە ژێر ناو لە ژێر چهرێ ڕووناکبیری لە ژێر ناو چهرێ مبارزاتە مەدەنی فمینیزم لە ژێر چهرەیە کوردبازی کاورا چەتەیەکە مردم ڕوتۆ ئەکاتۆ ئەڕوا ئێژێ پوڵم سند بۆ پێکاکە چەتەیەکە زیەکە ئەدا لە خەڵکی قارەتە خەڵکیەکە ئەم پێکاکایشە معلوم نییە کارنامەی چییە لەسەر چی هاتکە بۆچی هاتکە ئەم نێرەکەریە بۆ بەسەر مردمەکە داوای چییە بە مردم و کێ ئاوردگێسی جواو نادات و پاسۆخگو نییە هەزی تر
خۆ زۆرمانەسە و بە هەوەس و هەرتۆ بە هەوەسێکی حەزی پێ بکەی تۆ ناتوانانی سوالکەی پێ کاکە چکارەس تۆ ناتوانانی بێژی گریلا چکارەس ناتوانانی حەزۆ هەر بە هەوەسە و میلمانەوە هەرچی کارایکەین دەستمان خۆش بێ ئەکوژین و ئەوەڕین و تۆحمەتە دەین و ئفترا دەین و درۆ ئەەکەین و هەرچی کارایکەین و قارەمان نیشینێشی پێمان بێژی قارەمان چون من دەمدڕیاگەم چون من پاچە وەرمالی دەم چون من بێدایک و باوکم چون من بێکەرامەتم تۆ لەبەر ئەوەی بە من نێژی فاحشە من خانەوادەم فاحشە هەز ئاڵڕێدی کاورایژی کاورا ئەناسوورت دەستە دەوڵەتە ئێرانی وەکو عەباسێگانە خۆی ئێژێ خانەوادەی فاحشەز خۆیشتی فاحشەز دایکی فاحشەز ژنی فاحشەز کەنیشکی خۆی ئێژێتی و ئێژێ چیە دێ حەقی خۆیسی بەخۆی ڕەبتیەس یعنی مهای من فرە مهمم نا بەخۆی ڕەبتی نییە غەڵەتە کرد بە جامعە ڕەبتیەس خۆیش کە تۆ ناتوانێت فاحشەگی لە جامعەی ئێمە بکات چون با ئەسە نابودی جامعەی ئێمە ئەوێت مەرتیکەی فاحشە خەلی غەڵەتە کرد هەیت تۆ هەیت خۆیش کت هەز خانەوادە و کەس و کارت هەن تۆ جنایەتە کرد لە جامعەی ئێمە تۆ تەعەدات کردە مەردم تۆ ماڵە مەردمت دزی تۆ مەردمت خستە سەر ساجە عەلی تۆ مەردمت بێکەرامەت کرد تۆ مەردمت لە نان خواردن خست تۆ مەردمت وادار کرد تفکا لە خۆی لە ماهیەتە ئینسانیە خۆی تۆ ڕەنتت خوارد زەمینت خوارد دزیت کرد لە پوششە پێکاکا شار تۆ فاحشەگیت کرد لە پوششە ڕۆشنفکری شار تۆ و هاتی دەمامەک و چێرەی خۆتت جۆرێتر نیشاندا ئەم مەردمە مەراقی خوارد ئەوانەی ئەدزی زەمینە ئەم مەردمە بوون ئەوانەی ئەدزی پوڵە ئەم مەردمە بوون وەختی خۆیش کە تۆ فاحشەگیە کرد کەرامەتە شارە مەریوانی هەڕاجە کرد خەریک و ویروسی بڵاوە کردو بە ناوە شارە وەختی تۆ ئەم گشتە کەسافەتە کردگە بە ڕاحەتی ئەتوانی لە فەزای کوردەوارە ڕواڵەتە قارەمانانە بفرۆشی بە گەۆڕە شەهیدان وتن بە کوردستان وتن بە دەمپانکردنەوە و بە مانۆڤرە حیزب بازی و گوریلا بازی مردم مەراقە خوا مردم فاسد دەوێ مردم ئومیدێکی بە حەجێ نامێنێت و ئێوە ئەم حسە شکستانە خستە ناوە دڵە مردم کە مردم دەرەتانی نەمێنێ ئیلا ئەوەی کە بێت و شکڵە دێ و ڕاپەڕین هادووتی نەخێر نەخێر خەڵکو کوردەوار ئێمە دێ و ئەتۆپێنین دەستە جۆرا و جۆرەکانی ئەقرتێنین ڕواڵەتی لا ئەدەین و ئەیتۆپێنین فەسادە بنەماڵەیە یەگانە سابتە لە نەزەر ئەفکار عمومیە خەڵکە کوردەوارە و بە گوێرەی هەموو پرینسیپەکانە جەهانە کوردی لەسەر ئوسوولە جەهانە کوردی ئازادی مخەیەربوون و دارایی اختیاربوونە لەسەر ئەخلاق و لەسەر فەلسەفەی ئەخلاق محکومن بە نابودی محکومن بەوەی کە تەوتەئەیان کرد و عملیان کرد و ئیجرایان کرد ئەنواع فساد و جۆرا و جۆر بەر عەلەیها تاک بە تاکە مردمە ئێمە كلية فلسفة وجهنبينية إيما وجود إيما أخلاق إيما وجيان إيما حكم خائن مرقى وأم حكم أمته كردي داقيسي ولا سر أمانة باك نابتو تمام ابن مالي فاسد عباسي يقانا كل حوزهاي جورا وجورا لم فساد دسيان بوغا ياران رابرين كردوار سربخو بزانن حكميان حكم خائنة وحكم خائن لهمو أدبيات الدنيا أشد مجازاته هەروەکو چۆن شێکسپیر لە حکمە خیانەتە دەستدەمونا ئۆتۆلۆ وا ئەخولقێنێ کە دەستدەمونا بکوژێت خائن بە ئومەتێ بە سەرزەمینێ بە جەهانێک و پارەدایمەکان جەهان کوردی ئەشەد مجازاتە و خەڵکی کوردەوار و یاران کوردەوار ئەم حکمە ئیجرا بکەن تا ببێت بە عیبرەتە خائنین لەسەر ئەمانە
دای ئێوە خوۆش.